وەکۆزانین لەگەڵ هاتنی بۆنەکاندا و بە تایبەتیش جژندا گەشتارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بۆ پێی کە سروشتێکی زۆر جوانمان هەیە و ساڵانە ئامارێکی زۆر بڵاوەکرێتەوە کە مەجێ دڵخۆشە بەڵام زۆر جار دەوترێت و پێویست دەتوانرا سوود لەم کەرتە گرنگە ببینرێ باس لە ئەم ساڵی گەشتیاران دەکەین بزانین ئایا چی ئامادەکاریە کراوەوە تا چەندێک گەشتیاران ئەم ساڵ ڕوو دەکەنە ناوچەکانی هەرێمە و سەرڕای ئەوەی کە تۆزێک بارودۆخیش ناجێگیر بوو بەڵام دەوترێت هێشتا ئێمە گەشتارێکی باشمان هەیە دەچینە لای میوانەکەمان لە هەولێر کە بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێممان لەگەڵ ڕاستەوخۆ کاک ئیبراهیم سڵاوی خوات لێ بێم کاتت باش سپاس بۆی لەگەڵمانی جژنت پیرۆز بێ هەر لە جژن و خۆشیابی باسێکمان لە گرنگی کەرتی گەشت و گوزار بۆ بکەیت. بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوا لە ئێوەی بەڕێزەوە جەژنی ئێوە و تەواوی بینەران باش و گشت مسلماناندا تەواوی دنیا ئینشاڵڵا جەژنی خێر و خۆشی بێ ڕاستی دەنگت بە تەواوی نەگەیشتە گوێ من هەر جەژنە پیرۆزەکەت یەکش نەزم پرسیارەکەت بە دیاری کراوی چی بوو بۆ بۆراکە دووبارەکەیتەوە کارەکەم ئەوە بوو کە تا چەندێک کردی گەشت و گوزار گرنگە بۆ هەرێمی کوردستان و ئێوە ساڵ چەند پێشوازی لە گەشتیارانەکەن. بێگومان کردی گەشتیاری لە ئێستادا بووە بە یەکێ لە پایە هەرە سەرچیەکانی فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهات و بە ڕۆلێکی کاریگەر دەبینێ لە زیاتر بژانەوەی بازاڕەکانی هەرێمی کوردستان. لە ئێستادا لە هەرێمی کوردستان ژمارێکی ئێزگار زۆر لە دەرفەتی کار ڕخساوە لە کردی گەشتیاری بۆ هاونیشتمانیان ئەگەر بە داتا و ژمارە باس بکەین 21,000 و زیاتر لە 300 کەس لە کەرتی گەشتیاری کارەکەوە تا ئامادەی سەرمێنێکە کەرتی گەشتیاری بووە بە سەرچاوی بژێوی بۆ زۆرێ لە هاونیشتمانیانی هەرێمی کوردستان. هاوکات لە ڕووی پەیوەست بە پرسیاری بەشی دومی پرسیارەکە تۆ تا چەند ئامادەکاریمان کردووە بێگومان ئێمە ساڵانە لەگەڵ هاتنەوەی بۆنەکان ئامادەکاری تەواوی خۆمانەکەین. ئەم ساڵەکەش لە ڕێگەی 8 بە ڕێبەرایەتی گەشتیمان لە 4 پارێزگا و 4 ئیدارەی سربەخۆ ئامادەکاری تەواومان کرد و پێشوازیکردن لە گەشتیاران چەندین لیژنەی جیاواز بە ئەرک و بەرپرسیارەتی جیاواز پێکێنران لە گرنگترین ئەو لیژنانن کە سەردانی بازەکانەکەن هاوکات لە ناو سنتەری شارەکان لە شوێنە گەشتیارەکان لیژنەکانی ئێمە بەردەوام ئەو شوێنە گەشتیارانە بەسەرەکەنەوە بۆ ئەوەی لە نزیکەوە چاودێری ڕەوشەکە بکەین و هەماهەنگی تەواو لەگەڵ لایەنەکانی تری پەیوەندیدار هەیە لەگەڵ پارێزگاکان قایمەتی دارای خۆجێی شارەکان وەزارەتی ناوخۆ و بە تایبەتیش برایانمان لە ئاسایشی بازەکان کە ئاسانکاری تەواو پێشکەش بەهاتن ناوەی گەشتیارانەکەن لە ئاستی کەرتی تایبەتی ژێمە لەگەڵ کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان هەماهەنگی تەواومان هەیە تەواوی بنکە گەشتیارەکان و کەرتی تایبەت ڕاست پێدرابوون کە لە خزمەت گەشتیاران دابن و هەشت ژمارەی تەلەفۆنیش وەکو هێڵی گەرم لەسەر ئاستی 4 پارێزگا و 4 ئیدارەی سربەخۆ خرایە خزمەت گەشتیاران بۆی خوا نەخواستە ئەگەر لێرە لەوێ لە شوێنی گەشتیارە تووشی ئاسانگ و بربەستیەک بوو بتوانێت پەیوەندی بکەوە ئێمەش بەدەنگیەوە بچین. بۆیە بە کورتی دەتوانم ئەوە بڵێم کە هەرێمی کوردستان لە ئامادە باشی تەواودا بوو خۆشبەختانە تا ئێستا کە من قسە لەگەڵ بەڕێستانەکەم پلانی پێشوازیکردن لە گەشتیاران بە شێوەیەکی سەرکەوتوانە وەک چۆن پلانی بۆ دانرابوو جێبەجێ کراوە هیچ ڕووداوێکی نەخوازرا و ڕووی نەداوە و پشتبەستنیش بەو فیدباکە کە ئێمە لە کەرتی تایبەت هەروەها لە تیمە مەیدانەکانمان وەریەگرین ئاماژەی زۆر دڵخۆشکەر هەن ڕەوشەکە ئێجگار باشە ژمارەیەکی ئێجگار زۆری گەشتیار ڕویان لە شارەکانی هەرێمی کوردستان کردووە. بەڵێ زۆر باشە کاک ئیبراهیم بەبەراورد بە جژنەکانی پێشووتر و ساڵانی پێشووتر ئەم چەند ڕۆژەی جژن کە ڕۆشتووە و داتاکان لە بەردەم ئێوەدایە چۆنی بۆ ژمارەی گەشتیاران زیای کردووە بەراورد ساڵی ڕابردوو یاخود کەمی کردووە؟ پەیوەست بە داتا و ژمارە گەشتیاران لە ئێستادا لە ڕاستیدا داتاکی فەرمی لە بەردەستی ئێمەدانە و بەدەمی ئەوەش ڕابگەێنم کە بۆ ئێمە لە ئێستادا گرنگتر لە ژمارەی گەشتیاران شێوازی پێشوازیکردن لە گەشتیاران تەواوی فۆکەسێکی ئێمە لەسەرەوەیە کە چۆن بتوانین دیوێکی جوانی میوانداریکردن نیشانی گەشتیاران بن هەموو هەوڵێک بدەین کە کەشتێکی ئارام و لەبار پڕ لە ئاسوودەیی بۆ گەشتیاران فراهەم بکەین کەشێک بێ بە جۆرێک کە تایدا گەشتیاران هەر ساتێکی مانەوەیان لە هەرێمی کوردستان ببێ بە یادگاریەکی لەبیر نەکراو. بەڕاستیەوە بۆ ئێمە گرنگترە لە ژمارەی گەشتیاران بەڵام عادەتەن دوای کۆتایی هاتنی بۆنەکان ئێمە لە ڕێگەی بەیاننامەیەکەوە یان کۆنگرێکی ڕۆژنامەوانی وردەکاری ئامارەکان ڕاگەێنین بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر جەژنی قوربانی ئەم ساڵ بەراورد بکەین بە جەژنی قوربانی پارساڵ
پێمان وایە ئەم ساڵەکە سوپاس بەخوای گەورە زۆر باشترە ئەویشتە بەرچەند هۆکارێکە بێگومان کەش و هەوای ئەم ساڵەکە لە وەرزی زستان دابارینی ئەو ڕێژە زۆرەی باران بێگومان وای کرد کە هەرێمی کوردستانی ببێ بە تابلۆیەکی ڕەنگین و جوان کە ئەمە زیاتر سەرنجی گەشتیاران ڕاکێشێ. کاک ئیبراهیم ئێمە زیاتر گەشتیارمان لە چی شوێنێکەوە بۆ دێت و تا چەندێک ئەتوانین بڵین ئەمە کاریگەری هەبوو ئەو بارودۆخە سیاسی کە هەبووە لەسەر کەمبوونەوەی گەشتیار باس لەوکە ڕێژەکە دڵخۆشکەرە بەڵام هیچ کاریگەریکیش هەبوو لەوەی کێسەمە لە وڵاتانی دراوسەیە ئەم ساڵ بینیمان کۆمەڵە کێشەی سیاسی و ئەوانە هەبوو ئەمە کاریگەری نەکردو سەر کردی گەشتوزار پەیوەست بە بەش یەکەمی پرسیارەکەت زۆرینی هەرە زۆری گەشتیارانی ئێماوانن کە لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە دێن بەڵام خۆشبەختانە چەند ساڵێکە بەهۆی ئەو بوژانەوەی کە لە کردی گەشتیاری هاتۆتە کایەوە ژمارەی گەشتیارانی نێودەوڵەتیش ڕوو لە بەرزبنەوەدا لە کۆی ئەو گەشتیارانەی کە ساڵانە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن 20 تا 25 ناوانن کە لە دەرەوەی عێراقەوە دێن و پێیان دەگوترێت گەشتیاری نێودەوڵەتی ئەوەی تری 75 بۆ 180 ئەو گەشتیارانن کە لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە دێ خۆشبەختانە ساڵ لە دوای ساڵە ژمارە لە بەرزبوونەوەدایە ئەم بەرزبوونەوەیش لە خۆیەوە نییە بەڵکو بەهۆی ئەو گرنگی پێدانەیە کە بە تایبەت لە سەردەمی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە کردی گەشتیاری دراوە لە ڕووی ژێرخانەوە ئێمە چوونتە قۆناغێکی زۆر باش لە ماوەی 5 ساڵدا زیاتر لە 80 پرۆژەی گەشتیاری بە سەرمایە 7 ملیار و زیاتر لە 500 میلیۆن دلار ئەنجام دراون تەنها پارساڵەکە واتە لە ساڵی 2025 39 پرۆژەی گەشتیاری مۆڵەتی وەبەرهێنانیان وەگرتووە بە سەرمایی زیاتر لە 345 میلیۆن دلار هەروەها چەندین پێشڤەچوونی تر هاتوونەتەکایەوە لە سێکتەرەکانی ترکە یەکانگیر بووە لەگەڵ ڕەوتی زیاتر پێشخستنی کەرتی گەشتیاریمانە هەموویان کردووە کە ساڵە دوای ساڵ ژمارەی گەشتیارانی ئێمە بەرز بێتەوە پەیوەست بە بەشی دۆمی پرسیارەکەت بێگومان نالەباری و دۆخی گەنج لە هەر وڵاتێک کاریگەری ڕاستەوخۆ و نەرێنی دەبێت لەسەر کەرتی گەشتیاری ئەو بارودۆخیش کە لە ماوەکانی ڕابردوو لە ناوچەکە لە ئارادا بوو هەرێمی کوردستان لە پاڵ وڵاتانی تری ناوچەکە بە جۆرێ لە جۆرەکان بێگومان کەوتە ژێر کاریگەریە نێگەتیڤەکانی ئەم جەنگە بۆ نمونە لە جەشنی ڕەمەزانی پیرۆز ئێمە ژمارە و گەشتیارانێک کە هاتنە هەرێمی کوردستان ژمارەکە بەراورد بە جێژنی ڕەمەزانی پارساڵەکە بێگومان بە شێوەیەکی هێزگار زۆر دابەزی بوو بۆیە بێگومان نالەباری بارودۆخی جەنگ لە ناوچەکە لە هەر وڵاتێک ئەمە کاریگەری دەبێت لەسەر کەرتی گەشتیاری مەشتێکی ئاشکرایە بەڵام خۆشبەختانە دوای دەرکەوتنی ئاسۆکانی ئاشتی هەرێمی کوردستان توانی خێرا بگەڕێتەوە سەر ڕێڕەوی ئاسایی خۆی واتە هەرێمی کوردستان جیاواز لە وڵاتانی تری ناوچەکە کە بە شێوەیەکی سەرەکی پشت بە گەشتیاری نێودەوڵەتی ئەبەستن دیارە لەگەڵ داخستنی کای ئاسمانیەکان گەشتیاری نێودەوڵەتی لە هەندێ کاتدا نزیک بیۆ لە سفر بۆ وڵاتانی ناوچەکە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان چونکە زۆرینە گەشتیارانی ئێمە لە باشوور ناوڕاستی عێراقەوە دێن و ناوخۆین بۆیە لە گەرمەی جەنگەکەشدا کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان وەک دەڵێ ئینهیاری نەکرد هیچ شوێنێکی گەشتیاری ئێمە بەهۆی جەنگەکەوە دانەخرا و خۆشبەختانە وەکو گوتیشم ئەتوانیمان بە خێرایی ئیتر وردە بگەڕێنەوە سەر ڕێڕەوی ئاسایی خۆمان و لە ئێستادا ئەم جەژنە دەبێتە خاڵی وەرچەرخان و دەمانبا بۆ وەرزی زێڕینی گەشتیاری کە وەرزی هاوینە و هەموو ئامادەکاریەکیش هەم لە سەر ئاستی کەرتی حکوومەت هەم لەسەر ئاستی کەرتی تایبەتیش هەیە بۆەوەی بتوانین پێشوازی لەو ژمارە زۆرەی گەشتیاران بکەین کە پێمان وایە بۆ ئەم هاوینە سەردانی هەرێمی کوردستان. کاکی ئیبراهیم لەگەڵ گۆڕانی وەرزەکانە بێگومان ناوچە گەشتیاریەکانیش کە پێشوازی لە گەشتیارەکە بێگومان گۆڕانکاری بەسەردایە ئەتوانین بڵین لە ئێستاەوە بۆ جژنی قوربان زیاتر ئەو ناوچە گەشتیاریانە کامانن کە گەشتیار سەردانیەکە و تا چەندێک هەوڵتان داوە ڕێبەری تایبەت بە گەشتیاران دابین بکەن بۆی کە زۆرێک ئەو ناوچانە بەسەر بکەنەوە یان بۆ ئەوی کە بزانن شوێنێکی کوردستان کەشەکەی لەبارە و جوانە بۆی لەم وەرزەدا سەردانیکەران بتوانن سەردانی بکەن. بەڵێ دیارە خواست و حەزی گەشتیاران بە درێژایی ساڵەکە گۆڕانکاری بەسەردادێ و گەشتیار خاصەتی خۆی هەیە مەسەڵەن گەشتیارێکی ناوە ڕاست و باشووری عێراق خواستی
جیاوازە لە گەشتیارێکی نێودەوڵەتی بەپێی ئەو بەدواداچونانەی کە ئێمە کردومانەوە ئەو زمینەی کە لە ساڵان ڕابردوو شەمانە بۆ نمونە گەشتیاری نێودەوڵەتی زیاتر حەز بە شوێنەوارەکە یاخود بینینی کللتوری جیاوازەکە بەڵام لە هەمان کاتدا گەشتیارانی باشوور و ناوەڕاستی عێراق زیاتر بۆ سروش دێن و ئەم خواستەی گەشتیار بە بژێوەری وەرزەکانی شەگۆڕێ لە وەرزی زستاندا بێگومان گەشتیاران دایانێ بچین بۆ ئەو ناوچانەی کە بەفری لێ دەبارێ کە دیمەنێکی جوانیان هەیە و چاڵاکی سەرکێشەکانی ناو بەفریان تێدا ئەنجامەدرێ لە وەرزی هاوین بێگومان کاتێکە پلەکانی گەرما بەرزەبنەوە بە تایبەت لە شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق بێگومان گەشتیار بە دوای شوێنە ئاگەڕێکە لە ڕووی پلەکانی گەرماوە فێنکترە بەراورد بە و شوێنی خۆی لێەوە دێ بۆیە لە هاویندا ناوچە ئاویەکان ناوچە شاخاویەکان ئەو شوێنانە خواستی گەشتیاری زیاتر لەسرە و لە وەرزی زستانیشدا گەشتیاران زیاتر فۆکەسیان لە ناو سنتەری شارەکانە بێ لەو چاڵاکیانە بەشدارە بن کە لە ناو سنتەری شارەکانە بێ بەشی دومی پرسیارەکەت بابەتی ڕێبەر بێگومان ئێمە لە هەرێمی کوردستان لە دەستەی گەشت و گوزار وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ڕێبەری گەشتیاریمان هەیە بە 7 زبانی جیاواز و زیندوی دنیا ڕێبەرمان هەیە نەخشەمان هەیە بڕوشەرمان هەیە فۆتۆ ئالبوممان هەیە کە ئەمانە لە ڕێگەی کۆمپانیا گەشتیاریەکانەوە یان زۆر لە بازگەکان تەنانەت لە فڕۆکەخانەکان دانراون دەگا بەدەستی گەشتیار هەر پەیوەست بە ڕێبەر دیارە ئێمە دوو زۆرە ڕێبەریشمان هەیە ڕێبەرێکی کاخەزیە ڕێبەرێکی تریش ڕێبەرێکی مرۆیە کە لە ئێستا دایمە کار لەسەرەوە ئەکەین بەپێی ئەو ڕێنماییە کە لە هەرێمی کوردستان دەرچووە پەیوەست بە ڕێکخستنی پیشەی ڕێبەری گەشتیاری لە هەرێمی کوردستان ئێمە کار لەسەرەوە ئەکەین کە ئەو هاونیشتمانیانە ئەو گەنجانێک کە لە هەرێمی کوردستانیان دەرچوانی بەشی ڕێبەری گەشتیاری کە ئەگەر خواست و ئارەزوی کارکردنیان هەبێ وەکو ڕێبەری گەشتیاری ئێمە دەمانەوێت باجی فەرمیان بۆ دروست بکەین و لەگەڵ کۆمپانیا گەشتیارەکان دایان بنین بۆ ئەوەی ئەم ڕێبەرانە لەگەڵ ئەم گەشتیارانە بن هەم ئاراستەیان بکەن بۆ شوێنە گەشتیاری و مێژووی و شوێنەواریەکان و هەمیش لە ڕووی ژینگە پارێزیشەوە چاودێری گەشتیاران بکەن بڵێ زۆر باشە کاک ئیبراهیم تا چەندێک هەوڵتانداوە چاودێری لەسەر شوێنە گەشتیارەکان و بازاری ناو شوێنە گەشتیارەکاندا بنێن بۆ ئەوەی نرخەکان بەرز نەبێتەوە لە کاتی هاتنی گەشتیاران و بۆنەکاندا پەیوەست بە نرخ دیارە ئێمە زۆرجار لەگەڵ هاتنەوەی بۆنەکان لێرە و لەوێ بەڕاستی ڕوبەری گلەیی یان گازەندەی هاونیشتمانیان گەشتیارانی شەبینەوە ئێمە ئەو لیژنانێکە لە سەرەتا ئاماژەم پێدەکەوەکو ئامادەکاری پێکەندراون یەکێ لە ئەرکە سەرەکیەکانی ئەم لیژنانە چاودێریکردنی بازارە بێ لە هەر شوێنێک درگ بکرێت شوێنێکی گەشتیاری بنکەیەکی گەشتیاری زیاد لە پێویست نرخەکانی بەرز کردوتەوە بێگومان ئێمە تەداخولەکەین و ڕێگە نادەین ببورن ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ لەم ڕۆژەوە ئێمە بەڕاستی باشترە بین ئێمە لە ئێستادا کەرتی تایبەت خۆشبەختانە تێگەیشتنێکی زۆر باش هەیە بۆ کەرتی گەشتیاری کەرتی تایبەتیش لەوە گەیشتووە کە قۆڕخکاری لە نرخدا بەڕاستی لە دوورمەودا بۆ زیان بۆ کۆی پرۆسەی گەشتیاری لە هەرێمی کوردستان دەشکێتەوە ئێمە بەردەوام هەوڵیەوە دەین کە هاوسەنگێک بپارێزن ئێمە زۆر وتومانە لێرەش دەمانێت دووپاتی بکەینەوە دەمانەوە نرخی گونجاو هاوسەنگیەک بپارێزین واتە نەدەمانەوەی گەشت و گوزار هەرزان فرۆش بکەین چونکە ئەمەش بەڕاستی کارێکی دروست نییە ئەگەر ئێمە نرخی خزمەت گوزارەکانمان هێند هەرزان بکەین دوجار لە ڕوە ئابوووریەکەیەوە نەتوانین هیچ سوودێک بکەین بەڵام لە هەمان کاتیشدا بە هیچ شێوەیەک لەگەڵەوە دانین کە قۆڕخکاری و ئیستیغلالکردنی گەشتیار بێتەکایەوە پێمان وایە کە نرخی گونجا و باشترین بە بازارکردنە باشترین ناساندنە بۆ هەرێمی کوردستان و لە ڕێگەی نرخ ئێمە دەتوانین چێبڕچەی وڵاتانی تریش بکەین بە شێوەیەکی گشتی نرخ بەپێی ئەو بەدواداچوونانی کردوشمانە لە هەرێمی کوردستان بەراورد بە وڵاتانی تر لە هەرێمی کوردستان تێچووەکەی کەمترە ئەگەر لێرە و لەوێ هەندێک بنکەی گەشتیاری کە نرخەکان بەرز بکەنەوە ئیستیغلالی گەشتیار بکەن بێگومان ئێمە لیژنەکانی ئێمە ئاگادار بکرێنەوە پێی بزانن ئەم بابەتە لێکۆڕینەوەی لەسەرەکەن و بەدواداچوونی بۆکەن زۆر باشە کاک ئیبراهیم ئەوکۆ زانین سروشتی هەرێمی کوردستان سروشتێکی سەرنجڕاکێش و تایبەتی هەیە تا چەندێک هەوڵتانداوە لەگەڵەوەی کە گەشتیاران دێتە ناو هەرێمی کوردستانەوە ڕێنماییان بدەنێ لەسەر پاراستنی ژووری هەرێمی کوردستان
دیارە پەیوەست بە ژینگەوە ئێمە بەردەوام لەگەڵ دەستەی پاراستن و چاکردنی ژینگەوە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیاوانەیە کە لە بواری ژینگە کارەکەن کەمپەینی پاکردنەوە ئەنجام دەین لە تەواوی بەڕێوەبەرایەتە گشتەکانی ئێمە بەڕێوەبەرایەتەکانمان لە قەزا و لە شارەکان مانگێکی زیاتر لە بەڕاستی کەمپەینێکی چڕ و پڕ دەستی پێکردووە بۆ ئەوەی بۆ پاکڕاکردنی ژینگەی ناوچە گەشتیارەکە لەمە وەکو ڕێکارێکی هەنووکەیی و کردەی بەڵام ببێمان وایە ئەمە بەڕاستی بابەتێکی استراتیژیە ئێمە دەبێت کار لەسەر پێگەیاندنینەوەیەک بکەین کە بتوانێ ڕێزگرتن لە ژینگەی لەلا ببێتە ئەرک چکۆمە پێمان وایە بەڕاستی ڕێزگرتن لە ژینگا و پاراستنی ژینگە ئەرکێکی هەم ئاینیە هەم مۆرالیە و هەم نیشتیمانیە بۆ ئەم مەبەستە ئێمە کەمپەینێکیشمان ڕاگەیان پارساڵەکە کەمپەینی هۆشیاری ژینگەی و گەشتیاری لە ناوەندەکانی خوێندن ئێمە لە سەرانسەری هەرێمی کوردستان لەگەڵ دەستپێکی خوێندن کەم ساڵیش بێتەوە دەچین بۆ زۆرترین قوتابخانە لە ڕێگەی تیمەکانمانەوە بۆ ئەوەی لە ئێستاوە کار لەسەر پێگەیاندنی نەوەیەک بکەین نەوەیەک کە لە دوا ڕۆژ بتوانێت هەم لە گرنگی و بایەخی گەشت و گوزار تێبگا و هەمیش پاراستنی ژینگەی لا ببێتە ئەرکێکی ئاینی نیشتیمانی و ئەرکێکی مۆرالی بەردەوام هانی گەشتیارانیشمان داوە ئێمە لە ڕێگەی کۆمپانیا گەشتیاریەکانەوە دەگەین بە گەشتیاران بڕوشەری ڕێنمایی ژینگە پارێزیمان بڵاو کردوتەوە و تیمەکانمان لە ڕێگە سەرچیەکان کیسی خۆڵ دەدەن بە گەشتیاران بۆ ئەوەی لە کاتی تەواو بوونی گەشتەکانیان ئەو پاشماوانی هەیە کۆی بکەن لەگەڵ خۆیان بهێننەوە بە هەموو جۆرێک ئێمە هەوڵمان داوە و بەڕاستی چاومان لەوەیە کە میدیاش ڕۆڵێکی کاریگەرتر بجێڕێ میدیاش ببێ بە بەشتێک لەو کەمپەینە نیشتیمانیەی کە هەیە بۆ ژینگە پارێزی لە هەرێمی کوردستان چکۆمە بەڕاستی بەرپرسیارەتیە بەرپرسیارەتی هەر هەمومانە بەرپرسیارەتیمانەکەوێتە ئەستۆ بەرامبەر بەنەوەکانی داهاتومان پێویستە ژینگەی ماڵە گەورەکەمان کە کوردستانە وەکو ژینگەی ناو ماڵەکانی خۆمان بپارێزین. کاگی براهیم ئەو کێشانە چین کە زیاتر بۆ گەشتیاریان دروست ئەبێ و تا چەندێک هەڵتانداوە ئێوە چاودێر بن بە سەر کۆمپانیەکانی گەشت و گوزارەوە بۆی کەمترین گرفت ڕووبەڕووی گەشتیار بێتەوە کە دێتە هەرێمی کوردستان. خاتون بوو بەرەوەڵا پرسیارەکەت نەگەیشت نازانم پرسیارەکەم ئەوە بوو ئەو کێشانە چین کە بۆ گەشتیاران دروست ئەبێ و تا چەندێک هەڵتان ناوە چاودێر بن بەسەر کۆمپانیەکانی گەشت و گوزارەوە بۆ ئەوەی کەمترین گرفت تووشی گەشتیاران ببێتەوە. بەڵێ دیارە بێگومان گەشتیاران گلەی و سکاڵاکانی خۆیان دەگەێنن بە بەڕێوەبەرایەتە گشتەکانی گەشت و گوزار و دەستەی گەشت و گوزار ئەوەی کە بەپێی ئەزموونی خۆمان کە هەبووە گەشتیاران زۆرجار لەلایەن کۆمپانیا گەشتیارەکانەوە فێڵیان لێکرێ ئەو کۆمپانیا گەشتیاریانەش ئەوانن کە لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە مۆڵەتیان وەرگرتووە یان لەوێ تۆمار نەکراوە نێمە پارساڵەکە لەگەڵ دەستەی گەشت و گوزاری عێراقی فیدرال کۆبنەوەیەکمان کرد و یادداشتنامەیەکیش لە نێوانی هەردوو دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان و دەستەی گەشت و گوزاری عێراقی فیدرال واژۆکرا بۆ ئەوەی کە ڕێگە نەدرێ بەو کۆمپانیا وەهمیانەی لە باشوور ناوەڕاستی عێراق کە تۆمار نەکراون گەشتیار بهێنن بۆ هەرێمی کوردستان و هەروەها ڕێکاری توندیش بگیرێتە بەرامبەر بەو کۆمپانیانەی کە گەشتیار دێنن بۆ هەرێمی کوردستان زۆرجار فێڵیان لێکەن لەبەرەوەی حاڵەتمان هەیە ئێمە کە وەکو سکاڵا بەڕاستی تۆمارکراو لەلایەن گەشتیارانەوە زۆرجار کۆمپانیەکە بەڵێنی چەند شوێنێکی گەشتیاری پێداون یان تەنانەت ئەو هۆتێلەی بۆی هێناون وتوێتی 4 ئەستێرەیەکە گەشتیارەکە هاتۆ تێرە هۆتێلەکە 2 ئەستێرە بۆ یان شوێنە گەشتیاریەکان ئەو شوێنانەی پێی گوتن نەیبردون بۆ ئەوێ لەگەڵیان ڕاستگۆ نەبووە فێڵی لێکردوون لێرە ئێمە تیمەکانمان بەوردی چاودێری ئەم بابەتە ئەکەن لە لای خۆمانەوە ئێمە هیچ درێخیەکمان نەکردووە بەردەوام لە خزمەتی گەشتیاران دەین بەڵام ئەو کێشانەی هەنوەکو گوتم زیاتر لە باشوور و ناوەڕاستی عێراق کە کۆمپانیەکان گەشتیار دەهێنن بۆ هەرێمی کوردستان زۆرجار ئەو کۆمپانیانە وەهمینیان تۆمار نەکراون فێڵ لە گەشتیارانەکەن بۆ ئەمەش وەک ئاماژەم پێدایمە لەگەڵ دەستەی گەشت و گوزاری عێراق فیدرال یادداشتنامەی لێکتێگەیشتنمان هەیە بۆی هەمومان هەردوو لامان وەکو یەک تیم کار بکەین لە پێناوی خزمەتکردنی گەشتیار و ڕەخساندنی کەشێکی ئەوتۆ بۆ گەشتیار کە تیایدا گەشتیار هەم هەست بە سەلامەتی و ئاسایش بکە و هەمیش هەست بەوە بکاکە بەڕاستی فێڵی لێ ناکرێ و ئەو بەڵێنانێک کۆمپانیا گەشتیاریەکە پێدا وەکو خۆی لێرە دەبرێتە سەر. بەڵێ سپاس بۆ بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێم دووبارە جەژنت پیرۆز بێ سپاس بۆی لەگەڵمان ئامادە بووی سپاس بۆ ڕێنمایی و زانیاریەکانت.